ڕەفیق سابیریان بەتەنیا جێنێشت و ئەمڕۆ لە زێدی خۆی لە قەڵارزێ بە خاک سپێدرا لایەکی تریشەوە وەرزی سەیران و سەفرە و گەشتە مامۆستایانی ئاینی هاوڵاتیان ئاگادارەکەنەوە گوناهێکی زۆر گەورەیە گەر سروشت پیس بکەن و پاشماوە جێبێڵ نەمان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناوە. سلااوتان لێبێت. هێشتا قەڵارزێ یادی کارەساتی 24 چواری لەسەر ڕوخسار لا نەچووە. ئەمڕۆ باوەشی بۆ تەرمی ڕەفیق سابیری شاعیر کردەوە. ئەو شاعیرەی بەلاوکی هەڵەبجە کارەساتی هەڵەبجەی خستە سەرزاری هەمووان لە مەراسیمی بەخاکسپارنەکەی لە زێدی خۆی شاندێکی باڵای هەڵەبجە بە نوێنەرایەتی پارێزگار و خەڵکی شارەکە ئامادەی مەراسیمەکە بوون و بەتەنیا جیان نەهێشت. سەرخێڵ غەفار بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری هەڵەبجە بۆ 964 وتی هەڵەبجەیەکان هەرگیز ئەو شاعیرە لەبیر ناکەن کە لە گەرمەی ئازاردا بەلاوکی هەڵەبجە برینەکانی بۆ ساڕێژ دەکردن هەر بۆیە خۆمان بە خاوەنی پرسەکەی دەزانی دەشڵێت ئەو لاوکە تاوەکو ئێستاش لەسەر زارمانە و هەر کاتێک گوێمان لێ دەبێت دەمان باتەوە بۆ ئەو ساتەی 5,000 پەپولەمان لێفڕی و بەهارمان بوو بە جەهەنم. پیسکردنی ژینگە و بەجێهێشتنی پاشماوەکان لە ناو سروشدا لە ڕووی ئاینیەوە گوناهباری بۆ ئەو کەسە تێدایە کە کارەکە دەکات. سەرۆکی لیژنەی فتوا باس لە گوناهەکانی پیسکردنی ژینگە دەکات و بە 964 دەڵێت تا چەند ئەو پاشماوە فرێدراوانە لە ناو سروش بمێنێتەوە و خەڵک ئازاری لەسەر ببینێت ئەوەندە گوناح بۆ ئەو کەسە دەنووسرێت کە پاشماوەکەی فڕێداوە. دکتۆر محەممەد پێنجێنی سەرۆکی لیژنەی فتوا لە سلێمانی لە نزیک تافگە جوانەکەی سەرسوول لە ماوەت بە 964 وت زەوی بۆ ژیانێکی پاک و خاوێن دروست کراوە لە هەر شوێنێک کارێک یاخود کات بەسەربردن کرا دەبێت ئەو شوێنە پاک بکرێتەوە بۆ کەسی دوای خۆی بە پێچەوانەوە هەر کەسێک بە پاشماوەیەکەوە ئازار بچێژێ یان دەدەدار بێت ئەوە هەر جارێک ئەوەندە گوناح بۆ ئەو کەسە دەنووسرێت. دۆڵی ئالانەی خەلیفان تەنیا دیمەنێکی سەرنجڕاکێش و گەشتیاری نییە بەڵکو بۆتە نیشتیمانی پوشی موبەریدە و لە وەرزی هاوین ماڵی گەرمی عێراقیەکان فێنک دەکاتەوە. سپیندار کە دارە درێژ و باڵا بەرزەکەی دۆڵی ئالانەیە هەرچەندە بەری نییە بەڵام جوتیاران و خەڵکی سنوورەکە هێندەی نەوت و زێر خێری لێ دەبینن. هەر بۆیە حاجی محەممەد نەقەبی کە ماوەی 9 ساڵە سەرکاری لەگەڵ ئەم دارەیە بۆ 964 قسەی کردووە بە زمانێکی خۆماڵیانەی ناوچەکە وتی بۆمە سپیندار لە زێر و نەفت بەقیمەتترە ئێمە مەدحی دەکەین چونکە ژیارمان لەسەر سپیندارە. وەکەوەی باسی دەکات هەموو عێراق لە بەسڕەتاوە کوزاخۆ سوود لە سپینداری دۆڵی ئالانە دەبینێت و موبەریدەی هەموو عێراقیەکان بە پوشی ئەو دارانە فێنکی دەدەن بە ماڵە گەرمەکان. لە دەریاچەی دووکان جگە لەوەی دوورگەیەکی تایبەت بە کەروێشکەکان هەیە و خۆبەخشانی ژینگە دۆست کەروێشکەکانیان لەو دوورگەیە کۆ کردوێتەوە ئێستا دوورگەیەکی دیکە لە ناو ئەو دەریاچەیە دەرکەوتووە بەڵام دوورگەیەکی نائاساییە و تا ڕادەیەک بۆ مرۆڤ نەگونجاوە سەردانی بکات چونکە دوورگەکە پڕ لە ماری جۆرا و جۆر. ئەمەی دەیبینن فیلم نییە و ڕاستیە. جوتیار سابیر هاوڵاتێکی دوکانە و ئەم گرتە ڤیددیۆیی بۆ 964 ناردۆ دەڵێت 5 مانگ لەمە پێش دوورگەکە شاقێکی گەورە بووە بەڵام بەهۆی بەرزبوونەوەی ئاوی دەریاچەکە ئێستا کەمێکی ماوەتەوە و نزیکەی کیلۆمەترێک لە بێڵماوسەکەەوە دوورە. جوتیار لەگەڵ هاوڕێیەکی بە بەلەم سەردانی دوورگەکەیان کردووە جگە لەوەی مارەکان لە دوورەوە لە لێواری دوورگەکە و لە ناو ئاویش دەبینرێن هەمان کات خۆشیان لە بەلەمەکەدا دەبەزن و دیمەنی چەند مارێکمان پێشان دەدەن. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکەکە لە ماڵپەڕی 964 هەیە بابەتی ڕۆژنامەنووسانە لە سنووری دووسخورماتوو قەزای دووسخورماتوو کە گلەی و گازندەیەکی زۆریان هەیە لەوەی کە لەژێر ڕەحمەتی پەلاماردانی هێزە ئەمنیەکانن و هەروەها لێدوان نەدانی بەرپرسان لەسەر هەواڵ و کێشە و ڕووداوەکانی ناوچەکە بۆیان بۆتە کێشە. ئەوان دەڵێن هیچ بەرپرسێک کە هەواڵێک یا ڕووداوێک ڕوودەدات ئامادە نییە لێدوانیان بۆ بدا. لەلایەکی تریشەوە هێزە ئەمنیەکان ئازاریان دەدەن و کەلوپەلە ڕۆژنامەوانەکانیان دەشکێنن و دەستی بەسەردا دەگرن بۆیە نازانن ڕووبکەنە کوێ تاوەکو کێشەکەیان بۆ چارەسەر بکرێت. چەند ڕۆژنامەنووسێک قسەی بۆ 964 کردووە ئەوان دەڵێن کە ڕووداوێک ڕوودەدا لە قەزاکەیان و پێویستە ئەمان وەکو ڕۆژنامەنووس ڕووماڵی بکەن و زانیارەکە بگوازنەوە هیچ کەسێک ئامادە نییە لایەنی بەرپرس لێدوانیان بۆ بدات. بە دەرفەحل
بەڕێوبەری پۆلیسی قەزاکەیە ئەو بۆ 1964 قسەی کردووە دەڵێت ئەمە کێشەیەکە کە ئێمەش بەدەست ئێمە نییە بەرپرسانی سەرومان باڵا داوایان لێ کردوون کە بە هیچ شێوەیەک لەسەر هیچ بابەتێک بۆمان نەبێت لێ دوام بدەین و زانیاری نەدەین بە ڕۆژنامەنووسان بەڵام سەرباری ئەوەش وعدی داوە کە لەگەڵ ڕۆژنامەنووسانی قەزاکە کۆ ببێتەوە تاوەکو ئەوەی لە یەک تێ بگەن بزانین کێشەکە لەکوێدایەت لە داهاتوودا بتوانن زانیاری بدەن بە ڕۆژنامەنووسان ئەوانیش بڵاوی بکەنەوە. ماوەڵەکان ئەمڕۆ بوو کاتێکی شاد بۆ هەموو لایەک.